بێگەر خانمە خێر بێ. سوپاس دەکەم مامۆستا. ئیش و کار کو دەڕوا؟ خراپ مامۆستا. خێر. لەسەر ئەو ڕاپۆرتەی دوێنێ کە لەگەڵ ئەو مناڵەیە کردومەوە تووشی کێشە بوو. کێشە چ؟ وەڵی باوکی ئەم بەیانێ تەلەفۆنی بۆ کردم و هەڕەشاکات. لۆ چی دەوێ؟ ئەڵێ نابێ بە هیچ شێوەیە ئەو بابەتە بڵاو بێتەوە. باشە دیما ئەو دوو چاوم ڤۆکس نەکرد بوو. مامۆستا ئەو لەو شتانە تێناگات. باشە ژمارەتی لە چێ بووە؟ من ژمارەکەی خۆم یا بە ئەنەس کوڕەکەی ئەو دیارە ئەو پێیاوە. باشە. تکایە مامۆستا شتێک کە با بڵاو نەبێتەوە. چارە چییە؟ تەلەفۆن کە با ڕایگرن بڵاو نەبێتەوە چونکە شەماڵ گەورەترین شەڕی لەگەڵا کردوم لەسەر ئەو بابەتە تکایە. لا حول ولا قوة إلا بالله. يعني ويلي هاتي إيش نكي؟ يعني هر بابتش إيش لسبكين أو دبي توش تشبين توش محكمة بين. يعني نازن إيش خو ما كوب زي بزبكين. مامۆستا خەڵک ئێستا لەو شتانە تێناگات. ألو. ألو. كاك مريوان. بەڵێ قوربان. أو رابورتو هي لسه أو من ضلالي لسه شقام أو من ضلالنا أنس بون. إيه بەڵێ ئەزانم. والله 10 دقيقة بڵاو بۆ تۆ قوربان. چی؟ 10 دقيقة بڵاو بۆ تۆ. دەتوانێت نەکۆ سەعات 9 شەو بڵاو دەبیتەوە؟ کوڕە تۆ باڵە تێگەشتی قوربان من وتم 9 بەیانی. باشە. هەر ئێستا دێستەڕیەوە باشە؟ تاو بێخەم بۆ قوربان. چی بوو؟ 10 دقیقە بڵاو بوویتەوە. ئەی قوربە سەرم خوای گیان باوکی ئەو کوڕ نەیبینێت. ئەتوو ئارامەوە ئەوە تازە ئاگدار بکردنەوە هەر ئێستا دێستەڕیەوە. تاو عتا بەڵێ ژنەکە. پۆزی شلیا و شانم وە باڵم وە سیرکە هیچ بووە؟ نابینی ڕاپۆرتەکەیان بڵاو کردوتەوە؟ راپۆرت؟ بەڵێ وعدیاندا بەڵاوی نەکەنەوە بەڵاویان کردەوە؟ ئێستا بە خۆم تەلەفۆنیان لۆ دەکەم. خۆت جارم پێوتی ئەو مناڵە بخەرەخانی بێسەرپەرشتیاران ئەمە چییە؟ کچێکی شێ بەخێو مانگا توش زۆری دەرێ ها؟ ئەی تۆ بۆ پیاوی دەوز بە قسەی مەکەیسکە. ئێستا تەلەفۆنیان لۆ دەکەم بەخۆم. مامۆستا من ئەمەوێ خزمەتی ئافرەت و مناڵی ئەم کوردستانە بکەم بەڵام خەریکە ئەچمە ناو کێشە و مشاکلێکی زۆرەوە. ئەوە ئاساییە. ئەتوویش خۆت بەردەوام بە ئەو کێشانە هەر هەبووە. مامۆستا گیان بەڵام شەماڵیش زۆر ڕێگرین لێ ئەکات. تەلەفۆنە توانێ مەترسێ. چییە؟ باوکی ئەنەسە مامۆستا. مەترسێ با مەترسێ. قسەی بکە. ئەلۆ تۆ چی؟ فەرمۆ چێت دەوێت؟ ئەو ژنەم دەوێت. ئەو سوفیەم دەوێت. برێ فەرمۆ ئەم بەپرسیمە. چییە؟ تۆ چی ئیش دەکەی؟ ئەتوو برێ کاکە چ دەوێتن؟ ئەدی نابی بنداسم؟ کاکە جان ئەمن مەسئولیمە بە قوربان. یعنی جەنابتانن سوفیەکان فێرن بچە مسری منداڵان بەڵاو بکەنەوە ها؟ بە قوربان شیمە خزمەتکردە. ئەوە خزمەت نییە. ئەوە ئاخر جارە ئەو شتێک بکەن باشە؟ حرمەتی خۆت بگرە. باشە چی خراپمان نەکردیا. دووەمین جارش کوڕەکەت ئەسڵ هەڕسمیش دیار نەبوو. ڕسمت دیت بە خۆت؟ نەخێر بە خۆم دەزانم. مامی دەزانی ئامۆزای دەزانی. باشە بە خۆت دەکە بڵاو بوویتەوە ئەوە ڕەشمان کردەوە. کۆتایی پێ هات. شەرمی زانە ڕەشیان کردۆ دێ ڕەشمان کردەوە. یەکدە ماوەستە لەگەرم بە نەڕۆی. ڕەشیان کردەوە؟ نەماوە نەمایە؟ گوێبگرە ئەفەندی. جارش کە ڕاپۆرتی ئەوە بکەی بە خۆم دەزانم ساوە سەردەیگم تێگەشتی. ناتوانیش بکەی. کەی ئەوە ئیشە؟ ماما تڵەوا دەرەزێنەکە. ئەنەس گەڕاگرا لەرکانە منتیقەچ دەورەمەندم باشە دەچی لەو دەرکانە دەدەی یەکێک لە دەرکەی دەیدە پاڕێەوە جوان دەرێت خوا پارەم دەنێ بێ داکم بێ بابم بێ کەس و کارم ئێ دەی ئەنەس غاردە بە قوڕان دوایە دەرۆزەینەکەی پارێ خڕەکەی و بابەتەر دەتکوژی دەرد دەکا لە مارە بڕۆ مارێ بڕدەی بڕۆ ماردی
هي ڕوور مەمنوعی کوپارەت دەدەنێ لە ناریدا و بابم مردی ها؟ ئەخەم ناتوانم درێ بکەم بابوو داک مردشمەیە وی لەو قسە گەورەی ئەدی داکت حیایی نەبردین داکت نەڕۆی بەجێ هێشتی ئەگەر ما بە لێرە دەبوو نەخێر دایک و باوکم مردکماوە قسەی گەورەم لەو مەکە کەس ناتبینی ناکوڕم ڕوو دەروسەی بکە ئاخر خوای گەورەی ئێمە دەبینێ دەزانی قسەی گەورەم لۆ مەکە وەرە پێشم کۆدەی وەرە بە فێرت کەم وەرە کورەکەم گوتی بڕۆ مارێ برێنە داکەم هێنە باب وەختە لە بچام مرم دەی یاڵا گچکەر چت دەوێ ئەوە چ هەیە کەس نییە چت دەوێ ئەم فەقیرم نەداکم هێنە باب ئەگەر پارەمان پێ بدەی ئەکیدی داک و بابت نەمایە ناوەڵڵا ئەدی دەچێ مەکتەبێ نە لە مەکتەبێ ژەمنیاندرینە حەز ناکەم دەرۆزێ بکەی بەس ها بگرە کورە عافیە ها دیتت چەند ئاسانە ئەوە لە بۆ من تەمەشا بڕۆ مارمار بگەڕێ هەمووان خرکەوە ێ پارەتی زۆر خرکەوە دوایانیوەی دەدەیە من ئەو جەنیوەی لۆ بابت دەبێەوە باشە تێگەیشتی ئافرین دەی قسەی جوان بکە و هالە پاڕێەوە بڕی بڕۆ فەرموو ئەڵڵا لە وەستە خۆشە ئەو تۆ لێرەی ئەوە تۆ چیەکەی لێرە من مامەم وتی دەرۆزەکە دەرۆزە بڵێ چۆن ئەبێت ئەی ئاخر مامەم وتی لێتە دەماگەر نەچووی مادام بۆستە با پارەت بۆ بێنم باشە نا بەرحەزم لێ لەگەڵێەوە بژیم نابێت کوڕە جوانەکەم نابێت منیش مێردم هەیە مناڵم هەیە دەتخوا نابێت بە قوربان ئەی لە ڕای خوای کوڕی من نابێت بڕۆرەوە بۆ ماڵەوە نەخێر من حەزم لێیە تۆ بمکەی بە کوڕی خۆت کوڕی من تۆ باوکت هەیە دوایی تووشی کێشە ئەبم نابێت تۆ باوکت هەیە بڕۆ بەلەی باوک لەگەڵ باوکتا بژی دوایی منیش تووشی کێشە ئەبم خوا لە دەپاڕێمەوە نابێت کوڕم نابێت کارە دەپاڕێمەوە کەس نامکات بە کوڕی خۆی نابێت هەستە وامەکە وەرە بڕ بۆ لای